في حيمانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بهم نشتمانا آوا بهم نشتمانا سڵاوتان لێبێ گردی مامەیارە ئێمە ئێستاکە لە گردی مامەیارەین. گردی مامەیارە یەکێکە لە شوێنە مێژووی و دێرین و ناودارەکانی شاری سلێمانی دەکەوێتە ڕۆژهەڵاتی سنتەری شاری سلێمانیەوە. ڕەنگە زۆر جار ئەم ناوەمان بە گوێ گەشتوێ خۆت بیستی بێتمان کەس لە خۆی پرسیوە بۆچی وێرە دەوترێ گردی مامەیارە یاخود ئەم گردە بۆچی بە گردی مامەیارە بەناوبانگە. بێگومان گردی مامەیارە مێژوویەکی دێرینی هەیە لەگەڵ شارستانی تیژانی سلێمانیە. کارێزێکیش لێرە هەیە پێی دەوترێ کارێزی وەستا شەریف. ڕۆژگارێک کەوا کۆمەڵی کەسیش لە شاری سلێمانی و دەوروبەری ئەگەر تووشی نەخۆشی بوو بن نەخۆشی گولی لەم گردەیان نێژراون بۆیە زۆر جاریش بە گردی گولان ناوی دەرکردووە. بەڵام گردی مامەیارە بە وشەی مامەیارە بووەتە ڕەمزی ئەم گردە و وەروەها ڕۆژگارێکی زۆریش و بە ئەم ڕۆژەوە کۆمەڵێک بۆنی نیشتیمانی بەتایبەت دەژی نەورۆز و ڕۆژگارێکیش لە سەردەمی پیرەمێردی شاعیرە لەم گردەیە بۆنەکانی کوردەواری وەروە بەتایبەت جەژی نەورۆز لێرەیە یادی کراوەتەوە. شینەی بەیقوتی ڕەوانم هەواکەی هاوڕەمی یارم نێزاری باغی بۆرانم ئاوا بێهم نیشتمانە ئاوا بێهم نیشتمانە. ناوی گردی مامەیارە دەگەڕێتەوە بۆ یەکێک لە سوارچاکەکانی 12 سوارەی مەریوان کە ئەویش یار ئەحمەد بەگی کوڕی خدر بەگی کوڕی عومەر ئاغایە کە یەکێک بوو لە سوارچاک و پیاوە ئازا و دلێرەکان کەوا ئەم گردە بە ناوی ئەوە ناونراوە و یار ئەحمەد بەگ بووەتە مۆرکێک و ناوێک بۆ یەکێک لە گردە دیار و شوێنە دیارەکانی یاخود گەڕەکە دیارەکانی شاری سلێمانی بۆ ئێستا کە بەم گردە دەوترێ گردی مامەیارە.